افنه جارایکی کو ترکیه ایرشی سر روش آوای کردستان دیکتن به حنجتن جدا جدا جبروی که کو دبیجر روش آوای کردستان مترسیه لسر او لحیا ولات وان لسر سنور وان پشتی دچان روشن رابوری دا ایرشکا چکدارن پکه که بو سربازن ترکیه ده انجام دا کو 12 سربازن ترکیه هاتبون کشتن اتر ترکیه جی وقت طوله وکرنه که اپراسیون که برفره جبو سر روشاوای کردستان هم باشور کردستان جی لسر سنوران بو سر پیگهن پکه که دست بکریه اف سی روشن جی بردوامی ارشی سر روشاوای کردستان دیکتن هر وها ویزگهن غازه پترول گلک جهندن بردوان کرینه و ده انجام دا خلکه که باش سیویل یعنی جان خوش دست دایه و داخواست کردن که سیویل جوان جهان دور کردن او جهان کدی کردن بر بمباران ترکیه بشویه که گشتی و برپرسن روشاوای کردستانی جیده بیشن که ترکیه دخوازیتن روشاوای کردستان داگیر بکتن افنه حنجت آوه که به ناو تیروره یعنی به هر ناوه که دن هبیتن دخوازید که روشاوای کردستان بشویه که گشتی داگیر بکتن لو را اف ایرشن خواه بردام دکتن من میوانه که بله سبارت بو ایرش درونیانی که ترکیه انجامی داد بو سر بشیش لناوچکانی روشاوای کردستان و که هندێک جار هاوڵاتی زۆری سفیل بنە ئامانج لە هێرشەکاندا سەبارەت بە کاردانەوەکان لەوێ هۆکار و ئامانجەکانی تورکیا لە هێرشە ئاسمانیانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز بەسام سعید ئیسحاق نوێنەری مەسەدەر لە واشنگتن کە لە قامیشلەوە لەگەڵمانە بەڕێز بەسام سڵاوتان لەبێتۆم کاتە تا باش بەڕێز بەسام شەو باش تو بخێراتیش بۆ کوردستان 24 ئارمانجا تورکیاش بردومانکردنا ویزگەهێن غازێ و پەترۆلێ چییە؟ تحياتي لك والله صلاة النبي صلى الله عليه وبنراني كردستان 24 بموايا كما تعرف هذه ليست ام هيرشان وكو دزانن زارية كمنية كتركيا انزامي دادات اما زارية كمنية تركيا تسنى وسيكي وروج آغا دكاتا آمانس ام كاري تركيا اشتيكا دووبارە دەبێتەوە بە تایبەتی لەم چەند مانگەی دواییدا ژمارە هێرشەکانی زیاد کردووە پێشم وایە ئامانجی سەرەکی تورکیا لەم کارە بریتە لە بە ئامانجکردنی ئابووری ناوچەکە بە دیاریکراوی هەروەها دەیەوێت هاوڵاتیان و خەڵکانی ڕەسەنی ئەو ناوچەیە لە کورد و سریان و عەرەب کۆس پێ بکات بۆ ناوچەیەکی دیکە و دەیەوێت لە ڕێی ئەم کارەوە ئامادەکاری خۆی بکات بۆ ئەوەی ویست و ئامانجەکانی خۆی یاخود نیازی تورکی لە داگیرکردنی ئەم ناوچەیە بەدی بهێنێت چونکە ئەمان ماوەیەکی زۆر ئەم قسە دەکەن تورکیا ماوەی چەندین ساڵە دەڵێت کە من دەمەوێت لەو ناوچەیە کە ئێستا هێرشەکانی دەکەمە سەر ناوچەیەکی دابڕێنرا و دروست بکەم لە باکووری سووریا بۆیە ئەمە شتێک نییە جێگەی سەرسوورمان بێت بۆ ئێمە بەڵام سەرمان لە کاتی هێرشەکان سۆرماوە بەڕاستی کاتێکە کە هێرشەکەی کرەوە کاتی سەرساڵە کاتی ئاهەنگەکانی سەرساڵە بە تایبەتی بۆ برایانی کریستیانمان لەو ناوچەیە لە ڕۆژێکی وەهادا کریستیانەکان ئاهەنگ دەگێڕن یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکەنەوە بەڕێز بەسام چ پەیوەندیەکەیە لە نێوان شەڕی نێوان پەکەکە و تورکیا یاخود ئەو هێزانەی لە ڕۆژاوای کوردستانن کە تورکیا بە تیرۆریست ناویانە بات لەگەڵەوەی کە هێرشەکرێتە سەر ئەو شوێنانی وەک چ نەخۆشخانەیە چ بۆری غازە چ وێزگەی نەوتە چ پەیوەندیەکەوە بێ ئەو بە سەرچاوی داهاتیان نەزانێت بۆ هێزانە لا نەخێر ئەوەی کە تورکیا دەیکات بە هیچ شێوەیەک پەیوەندی بە پەکەکەەوە نییە لە نێو تورکیا بە دیاریکراوی
ئەوەی کە تورکیا لە ڕۆژاوا دەیکات و ئەوەی لە تورکیا دەیکات پەیوەندی بە دەسەڵاتی سووریا و دەسەڵاتی ئەو ناوچەیەوە هەیە جا کورد بن عەرەب بن یاخود سریان بن ئەمانن کە ناوچەکە بەڕێوە دەبن پەکەکە لەو ناوچەیە وەکو دەسەڵاتدار دەسەڵاتیان بەسەر ناوچەکەوە نییەوە ناتوانن لەو ناوچەیە دەسەڵات بگرنە دەستوەکو ئەوەی کە تورکیا بانگەشەی بۆ دەکات بەڵکو تاکە ئامانجی سەرەکی تورکیا ماوەی چەند ساڵێک پێش ئێستاش ئەمەی ڕاگەیاندووە دەیانەوێت ناوچەیەکی سەلامەت ناوچەیەکی دابڕاو لەو ناوچەیە لەسەر سنووری باکووری سووریا دروست بکەن هەر شتێکی دیکە کە تورکیا بێڵێت لەم ڕوانگەیەوە تەنیا پاساوە چونکە تۆ هاتووی کە خەڵکی سڤیل بە ئامانج دەکەی ژێرخانی ناوچەکەت بە ئامانج کردووە زیانت بە خەڵک گەیاندووە بە ساڵاتچوو منداڵت کردووە تۆ نەهاتووی خەڵکێکی سەرباز بە ئامانج بکەیت کەواتە لێرەدا ئامانجەکە ئامانجێکی سەربازی نییە بەڵکو دەیەوێت ئەو خەڵکە سڤیلە ناوچەکە چۆڵ بکەنەوە لەوێ نەمێنن باشە بەڕێز بەسام ئەمریکا و تورکیا هەفپەیمانن دە ناتوێدا هەروەها ئەمریکا و هێزن هەسەدش هەفپەیمانن دە هەفپەیمانیا دژی چەکدارên داعشێدا هەتا ئاستێکی باشی عسمانی ڕۆژاوای کوردستانی دەدەستێ هێزن ئەمریکیدایە دەدەستی ئەمریکادایە ئەف ئێرەشێن تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی بە ڕۆژا ڕۆناک لە بەرچاوی ئەمریکاین چاوە دەبینن یعنی ئۆکەیە ئەمریکایە دگەل وان ئێرشاندا هەیە یان ڕۆلی ئەمریکا دەبێ ناوبەرێدا چییە؟ ئەوەی پێویستە بە ئەمریکا و ڕۆلی ئەمریکا ئێمە هەمووشە لە واشنتۆن وەکو نوێنەری مەسەدە لە واشنتۆن پرسیاریان دەکەین سەبارەت بەم هەڵوێستای ئەمریکا بەڵام ئەمان ئەمیشە دەڵێن کە ئێمە هیچ پەیوەندیەکمان بە بڕیاری تورکیاوە نییە و پەیوەندیمان بەو بابەتەوە نییە تورکیا بۆ خۆی هێرشەکان دەکات و خۆشی بەرپرسیارە لێ بەڵام ئێمە جارێکی دیکەش داوامان لە ئەمریکەکان کردووە جگە لە ئەمریکەکانیش رووسیا کە دۆستێکە تورکیا هەمان قسەم پێگوتون و داوامان لێ کردوون لە کاتێکدا سووریا لەلایەن رووسیاوە پشتگیری دەکرد بۆیە ئەوەی کە ئێمە دەڵێن تەنیا بریتینیە لە ئەمریکا بەڵکو ئەمریکاشە و رووسیاشە لە هەمان کاتدا بەڵێ بەڕێز بەسام سعید ئێسحاق نوێنەری مەسەدە لە واشنتۆن لە قامشلۆ لەگەڵماندا بوو سوپاس بۆیەوە